الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لووتکەی هیوا و ئاواتەکانی ئینسانی ئیماندار بریتیە لەوەی بگات بە ڕەزامەندی خوای پەروەردگاری، و خوای پەروەردگار لەو گوناهانەمان خۆش بێ کە ڕۆژانە و شەوانە دەیکەین و باری شانی دنیای قورس کردوین و بۆ قیامەتیش هۆکاری لە ناوچوونی ئینسان گوناهەکانیەتی. لووتکەی ئاواتی ئینسانی ئیماندار ئەوەیە کە ئەم دنیای بەجێهێش بۆ یەکجاری ڕزگاری بێ و بگاتە بەهەشتی نەبراوە، لە بەهەشتا پشوبدا و ئیسراحەتی هەتایی بکە. ئایا ئەمە بە چی دێ؟ ئایا ئەم ئاواتە گەورەی ئینسانی ئیماندار بە چی بەدەست دێ؟ قورئانی پڕ بەخشش و بەرەکەت لە ئاەتی 31 سوورەتی ئەنیساءدا وڵامی ئەو پرسیار و داواکاریەی دڵی مرۆڤی ئیماندار دەداتەوە. دەفەرمێ: إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم وندخلكم مدخلا كريما. ئەگەر ئێوەی ئیماندار خۆتان بە دوور بگرن، نەک هەر نەیانکەن، بە دوور بن، خۆپارێز بن لەو گوناهە گەورانەی کە پەروەردگار لە قورئانەکەیدا یەک بە یەک ئاماژەی پێکردوون و فەرموویەتی ئەمە گوناهە لە ناوبەرەکە گەورەکانن، خۆتیان لێ بپارێزای ئیماندار، هەر نزیکیان مەبەوە. ئەو کاتە خوا لە گوناهەکانی تر کە بچووکترن لەوانە خوا لێتان خۆش دەبێ. خوا لەو گوناهانەی کە لەو کەبائیرانە بەرەو خواردترن، خوا ڕەشی دەکاتەوە لەسەرتان، بە ڕەحمەتی خۆی دەتان باتە بەهەشتی خواوە کە ئەو پەڕی ڕێز و حرمەتی تێدایە. ئەم ئاەتە قورئانیە زۆر دڵمان خۆش دەکا. پێمان دەڵێت تۆی ئیماندار بۆ تەندروستی لاشەت پێویستیت بەوە هەیە جارجار پشکنینێکی خۆت بکەی. ئەگەر فەحسەکانت پشکنینەکانت پاک بوون، بە تایبەت ئەو کۆ ئەندامە سەرەکیانەی کە جەستەتی پێوە بەندە، وەکو مێشکت، وەکو دڵت، وەکو جگەر و هەرست، وەکو گورچیلەکانت، فەقەراتەکانی جەستت بە تەواوەتی، ئەگەر خوا ڕەحمی کرد ئەم کۆ ئەندامانت پاک بوون لە نەخۆشیە خراپەکان، دڵت بە خۆت خۆشە. دواتر ئەگەر کەم و کوڕیەکی بچووکیشت هەبێت، تۆنی نوۆکێکت پێوە نییە، پەنجەیەکت لێ بۆتەوە خوا نەخواستا، تەنانەت هەیە قاچێکی نییە، دەستێکی نییە، ژیانی هەر ئاسایی دەڕوا. ئەم ژیانت بەردەوامە، بەڵام گرنگ ئەوەیە ئەو کۆ ئەندامە گەورە بنەڕەتیانەی جەستت لە پشکنینا دەرچن و سەلامەت بن. ئیمانەکەشمان ئاوا بەڕێزان پێویستی بە پشکنین هەیە. بەخوا پێویستە ناو بەناوێک پشکنین بۆ ئیمانی خۆمان بکەین. ئەو گوناهە لە ناوبەرە گەورانەی کە خوا فەرمووی بەس لەمانە خۆتان بپارێزن لە دنیادا، دڵنیا بن لە گوناهەکانی ترتان خۆش دەبن بە ڕەحمی خۆم. بە ڕەحمی خۆم کە لە دنیاش دەرچوون دەتان خەمە بەهەشتەوە، لێشتان ڕازی دەبم. ئەبێ پشکنینێک بکەین، بزانین لەو گوناهە گەورانە خوا نەخواستە تێماندایە، خوا پەناماندا. ئەگەر تێتا بوو لە یەکیان دەرنەچووی پشکنینەکانت پاک نەبوون، هێشتا دنیایە، مەجالی تەوبە هەیە، دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، خۆت چاکە تەوبە بکە. ئەگەر تێتانیە سوور بە لەسەر ئیمان و ڕاستەقینەکەت گرتووەت بەری نەدەی ئەم دین و ئیمان و مزگەوتە. یەکەم شت کە زۆر گرنگە لە ناو جەستەی مرۆڤدا، مێشک لە هەموو شتێک گرنگترە. ئەگەر ئینسان جەماڵ یوسفی هەبێ، جەستەیەکی ئەوەندە جوانی هەبێ، هەرچی عەتری بۆن خۆشی دنیاە بە جلوبەرگ و جەستەیەوە بێ، یەک خەلەلی بچووک لەو مێشکەیە خوا نەخواستە پەیدا بوو، یەک زەڕەیەک بەقەدەر نووکی قەڵەمێک خوێن لە یەک دەماری سەری مرۆڤێکا بوەستێ، یەکسەر ئەو جەستەیە هەمووی پەیچ کەوت. دڵت عیبی نییە، لەشت عیبی نییە، هیچی عیبی نییە، بەس یەک خەلەلی بچووک لە ناو مێشکی مرۆڤە پەیدا بوو، تەواوی جەستەکە بە هیلاکاچوو. گوناهێکی شەیە بەڕێزان، ئەوەندە خەتەرناکە، وەکو خەلەلی ناو مێشک وایە. هەرچی عیبادەتت هەیە لەم سەر زەویەدا تەواو بێ، بەس خەلەل لە ئەوەدا پەیدا بێ، بەهەشتی خوا لەسەر حرام دەبێ، خوا پەناماندا. ئەویش هاو بەش بۆ خوادانانە، پەنا بە ئەڵڵا. ئەوەیە خوا وەکو خۆی نەناسی، خوا لە قورئانەوە نەناسی. پەروەردگار دەفەرمێ
إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة. سورة المائدة آية 72. هر کەسێک زەڕەیەک هاوبەش بۆ ئەڵڵا بڕیاردا، ئەوە بەدڵنیاییەوە خوا خۆی بەهەشت لەسەر ئەو عەبدە حرام دەکا، بە حەیاتی ناچێتە بەهەشتەوە جارێکی تر. بۆیە ئەم بابەتە زۆر خەتەرە، بەردەوام دەبێ پشکنین بۆ ئیمانەکەت بکەیت. لەوێدا خەلەل دروست بێ ئەوەی تری هیچی سوودت پێ ناگەیەنێ. بابەتی عەقیدە زۆر گرنگە. گەورەترین تاوان لەسەر زەویدا ئینسان بیکە شەریک بۆ خوا بڕیاردانە. ئەو شەریک بۆ خوا بڕیاردانە بەڕێزان سێ جۆر کوفر هەیە. کافرێکمان هەیە مولحیدە، واتە ئەسڵەن دەڵێ لا ئیلاهە وەلحەیات و مادە، ژیان پەرستراوێکی تێدا نییە، نەخوا هەیە، نەپەرستراو هەیە، نەدروستگەر هەیە، ژیان مادەیە. ئێمە بۆ خۆمان هەندێک مادە و گەرد و گەردی لە چوینە پاڵێک و ئەم ئینسانی لێ دروست بووە. ئێستا بەداخەوە لە تەواوی جیهاندا ئەم فکرەی ئیلحادە برەوی پێدەدرێ. لەناو قوتابی زانکۆ، لەناو مامۆستای زانکۆ دەیانەوێ وا لەو گەنج و لاوانە بکەن کە خوا بوونی نییە، ئەوە پێ دەڵێن ئیلحاد. ئەوە هەر ئینکاری هەموو پەرستراوێک دەکات لەسەر زەویدا. هیچ نییە، دەڵێ ژیان هەر بۆ خۆی مادەیە و بۆ خۆی ئۆتۆماتیکی دەڕوە، هەروە دروست بووی لە خانەوە دێ و دەڕۆی تەواو. بەشی دووەم منافقەکانن. منافق ئەوەیە هیچ مەبدەئێکی نییە، لەگەڵ ئیماندارە، لەگەڵ کافرە، بڕوای بە هیچ نییە، بەرژەوەندی خوازە. خوای گەورە لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 14دا باسی ئەوانە دەکا کە پیسترن لە کافریش. دەفەرمێ وإذا لقوا الذين آمنوا قالوا إنا معكم. کاتێ تووشی ئیمانداران دەبن دەڵێ کاکە منیش ئیماندارم، بەخوا بڕوان بە قورئان هەیە، نوێژ دەکەم، عیبادەتی خوا دەکەم. وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون. كتشون والله برپرسە کافرەکانی خۆیان ئەڵێن کاکە ئێمە هەر دڵمان لەگەڵ ئێوەیە، ئێمە هەر بڕوامان بەخوا بە ئیسلام نییە. ئەی بۆ لەگەڵ ئەو ئیماندارە مەرحەبایت کردو، بۆ چوویتە مزگەوت؟ دەڵێ وەڵڵا ویستم پێ ڕابوێرم، هەر بۆم ڕێکەوت وتم با دڵی نەشکێن و پێ ڕابوێرم و دڵی خۆشکەم. ئەی ناخۆ لە دڵەوە بڕوان بەخوا بە ئیسلام نییە. پەنا بە ئەڵڵا هیوا هەیە نوێژ دەکا لە بەرچاوی خەڵکە، بەڵام بەخوا کە چۆ لای جەماعەتەکەی خۆی زەڕە ئیمانی بە دین و ئەوانە نییە، ئەوە منافقەوە لە کافری ئەسڵیش پیسترە، چونکە بڕوای بە هیچ نییە، بڕوای بەس بە بەرژەوەندیەکانی خۆیەتی. خواپەرستی بە حەق دەبێت لە هەموو شوێنێکا خواپەرست بی، نابێ بۆ بەرژەوەندی بێ و بۆ دڵڕازیکردنی خەڵک بێ یان بۆ پێڕابواردنی موسڵمان بێ. سێەمیان ئەوەی کە باسی دەکەین کەسەکە بڕوای بەوە هەیە خالقی ئەرز و ئاسمان ئەڵڵایە، بەڵام مشریکە، شتی کەشی وەکو خوا خۆش دەوێ، لە دڵەوە بڕوای وایە شتی تریش هەیە بەقەدەر ئەڵڵا دەسەڵاتی هەیە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم 13 ساڵ لە مەککەی مکەڕەمەدا، لەو مەککە پیرۆزەدا 13 ساڵی تەمەنی پێغەمبەرایەتی، خۆی تەمەنی پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم کە قورئان هاتوۆتە خوارەوە 23 ساڵە، 13 دانە ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک داواکاری لە ئیمانداران نەبووە، نە نوێژ بکە، نە جومعە بکە، نە زەکات بدە، نە بە ڕۆژوو بە، نە حەج بکە، هیچی داوا نەبووە. ئەمە هەمووی لە مەدینە فەرز بوو. 13 دانە ساڵ بەس دەیفەرموو بڵێن لا إله إلا الله، بەس ئەوەندە بڵێ، بەس بڵێ لا إله إلا الله بەسە، ڕزگارت بووە. بەڵام کافرەکانی مەککە دەیانزانی لا إله إلا الله چییە؟ دەیانگوت خۆیمە بڕوامان وایە کە خوا هەیە، ئەڵڵا هەیە لە ئاسماندا، بەڵام ئەو خوایە هەموو کاروباری ئەم سەرزەوی بە تەنیا پێ بەڕێوە ناچێت، دەبێت ئەم بتوو بدار و بەردەش یارمەتی خوا بدەن. بە ئەوە ماڵوێران بوون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بانگەوازی لا إله إلا الله ڕاگەیاند، مشریکینی مەککە بە تەواوەتی کەوتنە دژایەتی. یەکەم جار هێرشی ئیعلامی، پروپاگەندەی بکە، ئەگەر بتەوێت کەسێ لەناوبەری بە ئیعلام بۆی بچۆ، پروپاگەندەی دش بکە و لەبەر چاوی خەڵکە ناشیرنیکە. بڕیاریان داوتیان هەموو خەڵک بڵاوی بکاتەوە کە محەممەد ساحرە، ئەو کەسانەی شوێنی کەوتون بە سحر کاریگەری لەسەریان هەیە، ئەوە ساحرێکی زۆر گەورەیە. وتیان بڵێن ئەمە شعرە، ئەم قورئانەی دەڵێ، هەندە شعری شاعرانی گوێ لێ بۆ هەندێکی بۆ زیاد کردو، ئەمە شعرە، ئەمە کەلامی خوا نییە، خوش دیواناڵە. وتیان بڵێن ئەمە کاهینە کە باسی کۆمەڵی نیشانە و ڕم و زاتی قیامەتی دەکا، بڵێن ئەوە کاهینەوە فاڵچیە، فاڵ دەگرێتەوە بۆ داهاتوو. بەڵام ئەم شتانە چونکە ئەم کەلامە هی خوایە و ئەم پەیامە هی خوایە کاریگەریان نەبوو، ڕۆژ بە ڕۆژ ئیمانداران زیادیان دەکرد. بۆیە پیلانی دووەمی قوڕەیش کەوتە کار. ئەویش ئەوەیە ئەم هەموو پروپاگەندە دژی ئەو محەممەدە دەکەین، هێشتا لایەنگرانی زیاد دەبن ڕۆژ بە ڕۆژ لە جیاتی کەم ببنەوە. بۆیە با بچینە لای، با بمانەوێ لە ناوی بەرین بە سێ شت. خۆشەویستانم، ئیماندارانی بەڕێز،
سێشت هەیە هەر ئینسانێکی وەکو بەڕێستان خوا ڕەحممان پێ بکە بەرامبەری خۆگربی و نەدۆڕێی دڵنیا بە سەرفرازی دنیا و قیامەت دەبی. یەکەم پارە، دووەم پۆست و پلە، سێمیان ئافرەت. ئەم سیانە لە ناوبەرترین شتن کە ئینسانی پێ ئیغرا دەبێت لە دنیادا. کەسێکیان نار زۆر پیاوێکی زمانزان، زمانڕەوان، گفت شیرین، ناوی حوسێنی کوڕی مونذیری خوزاعی بوو. چوو سەلامی کردوتی ئەی محەممەد هاتووم بۆ لات. پێغەمبەر صلی الله علیه وسلم عادەتی هەمیشەی وا بووە ڕێز نەبووە لە هیچ ئینسانێک نەگرێ، هەمیشە ڕێزی لە هەر کەسێک گرتووە کە قسەی لەگەڵا کردبێ. ئەوە کابرایکی کافرە و دەیناسێ ئەوە نوێنەری قوڕەیشە و بەخوا بە تەمای شتێکی خراپ هاتۆ بۆ لای، نەهاتۆ ئیمان بێنێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بەڕێزەوە پێشوازی لە کرد و دای نیشاند و میوانداری لێ کرد. وتی ئەی محەممەد، ڕۆڵەی خۆشەویستم، برازای خۆشەویستم، ئەزانی لە ناو مەککەدا چی قەوماوە، ئەزانی چیمان بەهۆی ئەم قورئان و پەیامی کە تۆ هێناوتە لە دڵی لەلایەن خواوە هێناومە خەڵکەکە چی لێ هاتووە. وەرە باوشی وەرە من کاغەزی سپید دەخەمە بەردەست، ئەگە پارە و پوڵت دەوێت لە ڕێ ئەمەوە کۆی کەیتەوە چەندی پارە دڵت دەخوازێ، ئێمە گەورە پیاوانی قوڕەیش و دەرەوەی مەکەش هەموو پارەکەت دەدەینە چەندی دڵت دەخوازێ، خۆت داوای بکە بۆت بژمێرین. ئەگە پۆست و پلەت دەوێ وەڵڵاهی لەسەرەوەی دارون نەدوەدا دەنین، وعد بێ هیچ ئیشێک لەم مەککەی و دەوروبەریان نەکرێ ئیلا بە ئیمزای تۆ نەبێ، بە ئاماژەی تۆ نەبێ، تۆ سەرۆکی هەمووان بە. ئەگەر ئافرەتت دەوێ، چ ئافرەتێک جوانە و کچی شۆخ و شەنگی مەککە و عەرەبە، بەس ئاماژەی بۆ بکە بەجلی بەریەوە بۆ دێنین بۆ ماڵەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم زەردەخەنەی گاڵتەی بەم کابرایە نەکرد، نەیفەرموو هەستە بڕۆ دەرەوە، ئەو تۆ باسی چی دەکەی؟ نا. پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی گرتووە حتا قسەکانی تەواو دەکا، پێی دەفەرمێ ئەفەرەغتە یا ئەبا عیمران. جا سەیری ئەدەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم نافەرمێ ئەفەرەغتە یا حوسەین بە ناوی خۆی و ناوی نانێ. عەرەب ئەگەر ڕێزی لێ بگری بە کونیە بانگی دەکەی. لێبوویتەوە باوکی عیمران، ئەو ڕێز و حرمەتە لەو کافرە کە هاتۆ چیت دەخاتە بەرچاو، تۆواز لەو دین و دینداری و خواناسیە بێنە چت دەیە من بۆت دەکەم، من نوێنەری قوڕەیشم. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو پەڕی حرمەتەوە باوکی عیمران قسەکانت پەیامەکەت تەواو بوو، ئەگەر قسەت ماون هێستا گوێ دەگرم. دەڵێ نەعەم، بەڵێ تەواو بووم ئەی محەممەد، هیچم نەماوە، من پەیامی خۆم گەیاند. فەرمووی منیش یەک پرسیار لە تۆ دەکەم، باسی ئەوەی نەکرد من بۆ ئەوانە نەهاتووم و داوای ئەوانە ناکەم و ئەوانم بیر لێ نەکردوێتەوە، من پەیامی خۆم پێ دەفەرمێت منیش پرسیار لە تۆ دەکەم، ڕوخسەت هەیە پرسیارەکانم بکەم؟ بەڵێ پرسیار بکە ئەی محەممەدەی تۆش چت قسەیەکت هەیە بێڵێ. دەفەرمێت کەم ئیلاهن تعبد. ئەبا عیمران تۆ چەند خوا دەپەرستی؟ وتی سەبعە، حەوت خوا دەپەرستم، یەکیان لە ئاسمانە ناوی ئەڵڵایە، شەشیشیان لەسەر زەوی لە ماڵی خۆمدا دەیان پەرستم. حەوت خوام هەیە، یەکی ئاسمان ئەڵڵا، شەشی سەر زەویش بتم هەیە، شەش بتیشم هەیە بە خوان دەزانم و دەیان پەرستم. فەرمووی ئەبا عیمران پرسیارە لێ دەکەم ئیذا هەلەکە المال، ئەگەر سەرۆت و سامانت کەوتە مەترسیەوە هاوار بۆ چێ دەبەی؟ وتی وەڵڵا بەس دەڵێم یا ئەڵڵا. وتی ئەگەر ماڵ و مناڵت تووشی برسێتی و قات و قڕی بوون هەر هاوار بۆ چێ دەبەی؟ دەڵێم یا ئەڵڵا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر باران لە ئاسمانەوە نەباری و تووشی وشکە ساڵی بوو مەڕ و ماڵاتت لە ناو دەچوو، تۆ پیاوێکی سەرمایەدار و دەوڵەمەند و ئاژەڵداری هەر هاوار بۆ چێ دەکەی؟ وتی وەڵڵا هەر دەڵێم یا ئەڵڵا فریامان کەی بارانمان بۆ بارێنی. فەرمووی دەی باشە کە لە هەموو تەنگانەیەکە بەس دەڵێ یا ئەڵڵا، ئەم شەشەی ترت بۆ چێ برام؟ من بەس ئەوەت پێ دەڵێم ئەو خوایە کە دەڵێ یا ئەڵڵا بەس بە تەنها بیپەرستە، ئەم شەشەی تر فڕێدە، ئەمانە هیچ نین، خۆت دروستت کردوون. وەڵڵاهی بەڕێزان، ئێستاش ئێمە پێویستیمان بە ئەو پیا و ئەو ئامۆژگارەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو ئەبا عیمرانەی وت. ئێمە زۆر جار ئومێد و ڕجاکانی دنیامان لە کۆمەڵەشتا کۆ دەکەینەوە، بەڵام تخوا کە سیارەکەت خەریکە وەردەگەڕێوتینت بۆ دێ بەس هاوار دەکەی چی؟ هەموو خەڵکەکە هاوار دەکە یا ئەڵڵا. کە وشکە ساڵی دەبێ هەر هاوار دەکەی چی؟ دەڵێ یا ئەڵڵا. کە ئازار تینت بۆ دێنێت تخوا کەس لەم سەر زەوێ لەبیر دەمێنێ، ئەوانی کە ئومێدت پێیانە هەر دەڵێ یا ئەڵڵا. دەکەواتە لە هەموو وەختێکا بەس بڵێ یا ئەڵڵا، کەس پێش ئەڵڵا نەخەی، کەس هاوتای ئەڵڵا نەکەی، بە ئەمە ڕزگارت دەبێ. بەڵام پەنا بەخوا ئەگەر وا بزانی غەیری ئەڵڵا کەسێک شتێکی تر دەسەڵاتێکی هەیە بەخوا تیا دەچی. رب العالمین ناسینی هەر ئەوە نییە بڵێ خوا هەیە، ئەبێ وەکو ئیبراهیم پێغەمبەر ئەبول ئەنبیا بیناسی. سوورەتی الشعراء ئاەتی 78 بۆ 82 وەردەگرین، عەقیدە بەس لە قورئانەوە وەردەگیرێ. خوای گەورە باسی ئیبراهیم پێغەمبەر دەکات، دەفەرمێ کاتێ باسی رب العالمینی کرد فەرمووی خوای من کە ئەڵڵایە
ئاوایە الذي خلقني هەشت صفەت هەیە نابێ هاوبەش بۆ خوا لەم هەشتادا بنی یەکەمیان دروستکەرم بەس ئەڵڵایە دروستکەرم لە دروستبوونی تۆدا هیچ کەس دەستی نەبووە لە ئەرز و ئاسمانە لە چاک و لە پاک لە شەیاطین و لە جن ئیلا ئەڵڵا نەبێ بەس ئەڵڵا دروست کردە الذي خلقني فهو يهدين پەروەردگاریش خۆی هیدایەتی داوم فهو يهديني خۆی هیدایەتم دەدا جا سەیری قورئان کەن الذي خلقني يهديني دەبوو بەڵام فهو بۆ حەسرە هیدایەتیش بەس لە ئەڵڵا وەردەگیرێ کە ئەو قورئانەیە هەر کەسێ بڕوای وابێ جگە لەم قورئانە پیرۆزە هیدایەت لە کتێبێکی کەشدا هەیە کە ئینسان پێی سەرفراز بێت دەبێتە مشریک وایە بەڕێزان ئەوانەی پەرلەمانتارن ئەوانەی لە لیژنەی قانونیدان کوڕە ئاگەتان لە دین و ئیمانی خۆتان بێ هەر کەسێک و پێی وابێ جگە لەو قورئانە کە کەلامی خاتەمی هەموو پێغەمبەرانی تێدا کۆبووەتەوە کە ڕێز لە هەموو پێغەمبەران دەگرێ ڕێز لە هەموو کتوبی ئاسمانی دەگرێ هەموو چەتری کۆکەرەوەی هەموو موحیدینی مێژووە پێی وابێ کتێبێکی کە هەیە هیدایەتی مرۆڤی تێدایە وەڵڵی کافر دەبێت بۆ یەک فەقەرەی بچووک هەر شتێک ئەو قورئانە کەسێ وا بزانێت جگە لەو قورئانە هیدایەت لە شتێکی ترایە فەهوە بەس خوا بەس هیدایەت بەدەستی ئەڵڵایە دووەم والذي هو يطعمني ويسقين دوو صفەتی تر بەس پەروەردگار خۆی خۆراکم دەداتێ و ئاویشم دەداتێ ئەگەر ئەم ئاەتە قورئانیانە لە تەفسیرە کوردیەکانیان بخوێنێەوە دووشەیە بەڵام هەڵەیە کەسێک دەتوانێت مشریکێک مولحیدێکیش بڵێت جا کاکە وەرە من نانت دەدەمێ تۆ یەک بادینارت پێ نەبێ من یەک سینی خواردنی جوانت بۆ دێنم لەبەردەم تا دایدەنێم ئاوی سازگار و شەربەتی حەڵاڵت بۆ دێنم کەواتە من ئەوە پێم دای بۆ خوا بەس بۆ خوا دەتوانێت هووە بەس ئەڵڵا دەتوانێت خواردن و ئاوت بداتێ دەیوە منی عەبدی خوش دەتوانم بدەمێ ئەی ئاەتەکە چی لێ دەکەیت بەڕێزان وامی بدەوە بڵێ بیر بکەوە ئەو نانەی کە تۆ دەمدەیتێ لە چی دروست بووە لە دانەوێڵە هەموو دانکە گەنمێک کە لەو زەویەدا جوتیار فڕی دەدا لەسەر بارێک دەکەوێت هەیە سەرۆبن دەکەوێت هەیە لەسەر تەنیش دەکەوێت ئەو مەچینەیە تراکتۆرە جوتی لەکاو دەچێتە ژێر ئەو خاکە تاریکەوە یەک بەیەکی ئەو دەنکە گەنمانە بە ئەمری ڕەب العالەمین بۆ خۆیان ڕاست دەبنەوە لەسەر لا کەوت پێ قنچکەکەی دەچێتە ژێرەوە قەدەکەی دەچێتە سەرەوە سەرۆبن کەوت پێ بۆ خۆی ڕاست دەبێتەوە دەنکە گەنم ڕوحی تێدایە جوتیار دانە بەدانە دەینێژێ ئەو ڕەب العالەمینە ئاگای لە دەنکە تۆوی ناو ئەو هەموو زەویە لەم سەر زەویەدا هەمووی ڕاست دەکاتەوە بارانی ڕەحمەتی بۆ دەبارێنێ و دەیڕوێنێ لەو خاکە ئەو چ زووە نەرمە ئەو ئەرزەڕە قەدە قەڵشێ و دێتە دەرەوە خۆی دەیکا بەس ئەڵڵا بۆی نانەکەی تۆ بێتە سەر سفرەکەت ئەی ئەگەر هات وا دەنگ ڕواند و بەدەستیش ئاوت داوتت ئەمەش دەکەم ئەی چێ لە ئافات دەیپارێزێ هەموو داوائری کوشت و کاڵی بکەوێتە کار بە تەیارە و بەسەر زەوی ناتوانێت کولە لە ناوبەرێ ئەگەر ڕووی کردە کوشت و کاڵک دار و درەخت هەمووی دەخوا سنووشی سەڵەیە خوان و ڕوو نەکاتە هیچ وڵاتێک دەنکێ گەنم لەو وڵاتەیە نامێنێ ئەی چێ ئەو نانەی لە ئافات بۆ پاراستواتە سەر سفرەکەت بەس ئەڵڵا ئەوەش لایەتکە بڵێ هەروە بە حازری بۆم هات ئەی کە خستە دەمتەوە ئەگەر ئەو ئەڵڵایە نەبێ ئەو لیکە ڕژێنانت بەردەوام بەبێ ئەوەی تۆ ئاگال لە هیچ بێ لیکە ڕژێنەکان نانەکە ڕق بێ لیکی زیاتر دەڕێژێ شل بێ نایڕێژێ یان کەم دەڕێژێ بە قەدەر پێویستی خواردنەکە بۆی ئەو نانە لە دەم تا بە جوانی شیب بێتەوە کە لە کاتێکە هەزمیشی دەکە ئەگە میکرۆبێکیشی پێوە بێ نایاڵە بگاتە سووریان چکو مەعیدەت لیک بۆ خۆی مادەیەکی میکرۆب کوژە پاچی دەکاتەوە لە دەم تا چێ بۆی کردی غەیری ئەڵڵا هیچ بەشەرێک دەتوانێت لیکی ناو دەمت بۆ دروستکە دواتر دەڕواتە خوارەوە لە ئێرەدا پۆلیسێکی هات و چۆی داناوە بەبێەوەی تۆ ئاگال لێبێ بۆی خواردنەکە نەچێتە بۆری هەناسەتەوە دەست بە کۆکین نەکەی و هەناسەن نەگرێ کە چوە خوارەوە دەرگاکەی بۆ دەکاتەوە لە سوورێنچکدا دەچێتە سەرگەدەتەوە وەڵڵاهی یەک دڵۆب لەو تێزابوو ترشانەی ناو گەدەی مرۆڤ معیدەی مرۆڤ بێتە دەرەوە هیچ کەسێک لە ئێمە لەم مزگەوتیان ناتوانێت خۆی بگرێت لەبەر بۆگەن لە ژیان تا هەستت پێ نەکردو بە ڕەحمی خوا ئەو دەرگایە خواردنەکەی خستە خوارەوە فەوری داشی دەکاتەوە هیچ شت ئاگالەیە خواردنەکە بەس ئەڵڵا دەداتێ و ئاوا سەرپەرشتی کردۆ ڕۆیشتۆتە خوارەوە ئەی ئەو چێژ و تامەی کە لێشی دەکەی ئەو سەری زمانە ئەو چێژانە دەداتێ هەمووی ئەڵڵا لەسەر ئەو پارچە گۆشتە دروستی کردووە بەس چێژی زمانت لێ وەرگێتەوە نازانی خواردن چی هەر بێزی لێ دەکەیتەوە هەر بۆت ناخورێ لە ناو مەعیدەشە ئەمجا وەرە ڕژێنی زرا و جگەر پەنکریاس
هەمووی هەزم کە تۆ ئاگا لە هیچ نییە و چێژی خۆت دەبینی و قسەی خۆت دەکەی ڕادەوێری لەسەر زەویدا بیخەڕی خۆڵە ئەستورە و بۆ ڕیخۆڵە باریکە و بە سەلامەتی هەرچی پێویستی لەشتە مژیوێتی و پاشە ڕۆکەشی بە ئیسراحەت دەکەیتە دەرەوە ڕزگارت دەبێت. ئەمە غەیری ئەڵڵاه تو خۆشیە پێی دەکرێ، هیچ کەس پێی ناکرێ. ئەو ئاوە دەخۆی تۆ دڵی فڵان کەس پەرداخی ئاوی دامی و سوپاست کرد، بەڵام ئەگەر ئەو ئەڵڵایە نەبێت شێ لەم گورچی لە تەصفی ئەو ئاوە دەکەم مادە بە سوودەکانی بۆ ناو خوێن و ئەوەی تری بکە بە میز و لە میزڵدانە بە ئیسراحەتی خۆت هەڵیگرە و خۆویستانە توانی دواتر میزەکەت فڕێدەی. بەس لە کەسێک بپرسە کە ڕۆژێ خوا پەناماندا غەسلی گورچی لێی کردووە کلیەی کردووە، بەس بزانی چه ئازارێکی هەیە. ساڵ 12 مانگ ئەو کلیانە و گورچیلانەی تۆ غەسل دەکەن بەبێەوەی هەستت بە ئازار کرد دەبێ. یەک جاری تیهاوی میزڵدانت بۆ دروست بێ مەرگ بە چاوی خۆت دەبینی. ئەو هەموو ساڵە میزت کردو فڕێت داوەتە دەرەوە بەبێەوەی هەست بە ئازار بکەی. لە دانانیشە چێشت وەرگرتووە. بۆیە بەس خوا فقط الله والذي هو يطعمني ويسقيني. هەموو خواردن و خواردنەوەیەکم خوایە بەس تۆ دەم دەیتێ، بەس هی تۆیە یا الله. بۆیە خوای داوای لێبوردن لێ دەکەین کاتێک کەنانمان خواردەوە بیسم اللهمان نەکردووە. بۆیە واجبە پێویستە کە چوویتە سەر سفرەکە دەستی بۆ مە بەڵێ بسم الله یا ڕەبی خوای ئەم نانەکە لە دەنکە تۆوە گەنمەکەەوە هاتە سەر ئەم سفرەیە تا دەستێتە موعیدەمەوە خوای بەس بە ئیزنی تۆیە فەقەد یا الله. کە لێش بوویتەوە سوپاسی ئەمە ئەو بکە کەسێ خێزانت ماندوو بووە برادەرێک دەعوەتی کردووی ئەم هەموو ماڵاوی سوپاسە لە خەڵک دەکەین، پێش هەمووان دەبێ بڵێ الحەمدولله یا ڕەبی خوای حەمد و سەناکە بەس بۆ تۆیە. هەموو خەڵکی ئەم سەرزەوێ بێوێت تێراوت کە لە لیکی ناو دەمتەوە خوا وشکی کە ئازار لە مەعیدەتا دروستکە تخوا شێشی لێ دەبینی. هیچ کەس دەتوانێت نانت بداتێ. یەقینت هەبێ کەسێک هەیە نان و ڕزق و ڕۆزی تۆی بەدەستە دەبی بە موشریک بڵێ خوایە ڕۆزی دەری من بەس ئەڵڵایە بەس تۆی، ئەوەی تری هەمووی وەسیلەیە بەخوا. بەخوا ئەو پەرداخاوە کە خەڵک دەداتێ سوپاسکردن شتێکی جوانە، بەڵام پێش هەمووان الحەمدولله ئەوە ئەڵڵا نەناسی تیا چووی چێژ لە ئیمانەکەت وەرناگری. وەئیذا مەریضت فەهوە یەشفین. پەروەردگارم ئەو زاتەی ئیبراهیم دەفەرمێ کاتێ نەخۆش کەوتم، نافەرمێ خوا نەخۆشی خستم، نەخۆش کەوتم بەهۆی کەم تەرخەمی خۆم، بەهۆی ژینگەی پیس، خواردنی ناتەندروست، تێکەڵاو لەگەڵ کەسانی نەخۆش، خوایە کە نەخۆش کەوتم فەهوە یەشفینی. بەس ئەڵڵا فەهوە تەنها شیفا بەخش بەس ئەڵڵایە. ئیسلام ناڵێمە چۆ بە لای دکتۆر، ناڵێ دەرمان مەخۆ ئەمریشی پێ دەکا، بەڵام یەقینت هەبێ ئەو دکتۆرە چێ دروستی کردووە؟ بەس خوا. چێ ئەو دکتۆرە ئەو مێشکە باشەی داوەتەوە بۆتە دکتۆر و پزیشک و لێکۆڵینەوەی زانستی دەکا؟ چێ؟ بەس خوا بەس ئەڵڵا. ئەی ئەو دەرمانانە لە چێ دروست کراون لە گژوجێ ئەو سەرزەویە؟ چێ دەرمانەکانی دروست کردووە؟ بەس خوا. واللهی بەڕێزان دکتۆر و سەیدەلانی و پزیشکی شیکاری و ئەوەی کەوا نەشتەرگەریت بۆ دەکا بەس هۆکارە، بەس دەرمانت دەداتێ، بەڵام لەناو ئەو دەرمانەدا بەبێ ویستی ئەڵڵا شیفا نایە بەخوا. یەقینت ئەمە لە مێشکتا بچەسپێنە کە چوویتە هەر لای نۆرینگەیەک هەر عادەیەک هەر دکتۆرێک بڵێ یا ڕەبی خوا ئەمانە بەس وەسیلەن، ئەمەش تۆ دروستت کردوون، بەڵام لەناو ئەو دەرمانە تاڵ و دەرزیێت بەس ئازارەدا شیفاکە بەس تۆ دەینێری. بەخوا هەیە دکتۆری بەناوبانگی ئەم دنیا دەکا و شیفای بۆ نایە. هەشە لای معاون طبیەک حەپێ وەردەگرێ و شیفای ئەڵڵای تێدایە، بەس شیفاکە لای ئەڵڵایە کە نەخۆش کەوتم خوا بەس تۆ شیفام بۆ دەنێری. والذي يميتني مردنم بەس بەدەستی ئەڵڵایە، لە هەر بارودۆخە کابی، لە هەر پێگەیە کابی، لە هەر شوێنێ کابی. نەدبینیوە خەڵک لە کاتی گۆرانی وتنا مردووە؟ ئێستا ناویان بڵێن بەس لەبەر حرمەتی کەس مردووەکان و زیندوانیان. گۆرانی بێشەیە لەم وڵاتەیە لە کاتی گۆرانی وتنا مایکەکەی لە دەستکەوتۆتە خوارەوە مردووە، هەیە لە سەرچۆپیان مردووە، هەیە لە نادی مردووە، هەشە لە حەرەمی مەکەدا مردووە، هەشە لە سوزدەیان مردووە، هەیە لە سەق قورئان خوێندن مردووە، هەیە لە کاتی وتاردانی ئاینیدا مردووە. بۆیە مردنەکەم پەروەردگارە هەر بەدەستی تۆیە قەت لێت غافڵ نابم لە هیچ بارودۆخێکا، چونکە یەقینم هەیە بە تەمەنی گەنج نییە، گەنجە و لە ئەو پەڕی کاتی خۆشیدا جەڵدێک لێدا و بەلادا دێ و دەمرێ. تۆ دەڵێی جەڵدە مردنەکەی خوایە، والذی یومیتنی ئەوەی دەمرێنێ ثم يحين زیندوبوونەوەشم بەس بەدەستی ئەڵڵایە، والذی ئەطمع ئەن یەغفر لی خەطیئەتی یەوم الدین. ئومێدواریشم بە لێخۆشبوونی گوناهەکانم بەس بەخوایە. لە قیامەتە بەتەمای ئەو مەبە، ناڵێ بەتەمای فڵان کەس، بڵێ خوایە بەس بە ئومێدی ئەوم بۆ خۆت لێم خۆش بی.
ئەمە نەسی قورئانە لێخۆشبوونی قیامەتیشم نەبەستۆتەوە بە کەسەوە داواکارم خوای خۆل لە گوناهەکانم خۆشبی خەتیئەت ئەوەیە بە عەمدی کردومە ئەختا ئەوەیە کە بە هەڵە کردوتە خوایە ئەو گوناهانەی عەمدەنیش کردو من ئەوەندە ئومێدم بە ڕەحمی تۆیە لە قیامەتە لێم خۆش دەبی ئەم هەشت خاڵە نابێ هاوبەشیان هەبێ لەسەر زەویدا یەک زەڕە گومانت وابێت جگە لە ئەڵڵا کەسێکی تر هاوشانیەتی خەلەلەکە لە مێشک تا پەیدا بوو لە عەقیدە تا پەیدا بوو لە ناوت دەبا واللهی بابەتی عەقیدە بەڕێزان زۆر گەورە و گرنگە بە ئومێدی خوا لە وتاری داهاتوودا لە خزمەتتانە هەر لە خزمەت قورئان و حەدیثە بزانین ئەوەی ڕزگارمان دەکا پشکنین بۆ عەقیدەت بکە یا ربی خوای سپاست دەکەین کە ئەم ئیسلامەتی فێری ئەم عەقیدە پاکەی کردوین و ئەم میلەتی کوردە زۆر بە پوختی ئەم ئیمانەی هێناوە لەسەری بەردەوام بن یا ربی خوای پەروەردگار لەسەر ئەم ئیمانە دامەزراومان کەی هەمیشە عەقیدەمان ساغ و سەلامەت کەی یا رب العالمین لێ دەپاڕێمەوە یا ربی خوایە مردنێکی ئیماندارانەمان بەنسیب بکەی لە شوێنێکی شەرەفمەندانەدا ڕوحمان دەرچێ یا ربی خوای پەروەردگار شیفا بەس بەدەستی تۆیە شیفای هەموو نەخۆشیەکانمان بدەی یا الله یا ربی خوایە هەموو ئەو نەخۆشانەی تەنها ئومێدیان بە شیفای تۆ ماوە یا ربی خوایە شیفای خۆتیان بۆ بنێری ئەوانەی مردون و چوونەوە بارەگای تۆ خوا لە هەموو گوناهەکانیان خۆش بی يا ربي خواه رحم بحالي همولايك مامكي آمين آمين والحمد لله رب العالمين